فەرهەنگ لغەتی ئاوەژۆ لە زمانی ئاخوندیدا. ئاخوند حسین جەلالی نوێنەری مەجلیسی ئیسلامی ڕۆژی یەکشەمە 6 مانگی خاکەلێوە لە شارستانی ئەنار لە ئوستانی کرمان وتوویەتی کە گەڵاڵەی ناسراو بە عیفاف و حجاب دوای بەڕێوەچوونی 300 جەلەسە لەگەڵ شۆرای ئینقلابی فەرهەنگی و شۆرای ئەمنیەتی نەتەوەیی یەکلایی بووەتەوە. بە وتەی جەلالی لەم گەڵاڵەیەدا بۆ بەکرداریکردنی حجابی ئیجباری لە 7 بەشدا شامڵی نێو ماشینەکان، نێو شوێنە گشتی و ڕستورانەکان، ئیجارە و ڕێکخراوە دەوڵەتیەکان، ناوەندەکانی ئاموزشی و زانکۆکان و ترمیناڵەکان، فەزای مەجازی سلێبریتیەکان و سەر شەقام و پیادەڕەوەکان کۆمەڵێک سزا لە بەرچاو گیراوە. بە وتەی ئەم ئاخوندە جەریمەی 500 تا 3 ملیۆن تمەن باتەڵکردنەوەی ئیجازەی شۆفێری و پاسپۆرت بۆ کەسانی بێحەجاب لەوانە وردەکاری ئەم گەڵاڵەیە کە بۆ ڕێبەری و قووەی قەزاییە نێردراوە و دەبێت دەوڵەت لە 1-2 هەفتەی داهاتوودا لایحەکەی بێنێت بۆ مەجلس و دوای پەسەندکرانی کردداری بێتەوە. جەلالی لە وتوێژ لەگەڵ ڕۆژنامەی هەمشەهری جەختی کردەوە کە هیچ چەشنە بەرەو ڕووبوونەوەیەکی فیزیکی لەم تەرحەدابوونی نییە و بەرەنگاربوونەوەیەک ڕوو نادات. ئاگادارکردنەوەی شەفاهیش نادرێت. ئەم کارە لە ڕێگەی مدیریەتی هوشمەندەوە ئەنجام ئەدرێت. کردنی ئەم قسانە لە ڕووی داماویەوە لە حاڵێکدایەکە بەشێکی بەرین لە ژنانی ئێران بەتایبەت لە تاران و شارە گەورەکان بەکردەوە حجابی ئیجباریان فڕێداوە و ئازادانە لە شوێنە گشتیەکان هاتوچۆ دەکەن. کاتێک گەشتی بەدناوی ئێرشاد لە بەرامبەر ژنانی ئازادی خوازدا ڕسوە و شکستی خوارد و نەیتوانی خۆڕاگری بکات و بەکردەوە لە مەیدان چووە دەرەوە گەشتی مەجازی و بەناو هوشمەندی ڕژیم لەم بوارەدا چی لەدەستێت؟ بەڵام ئاخوندەکان پسپۆڕن لەوەی کە زمان لە ناوەڕۆکدا تەکێن و هەرچێکیان دەوێ ئاوەژۆ وە بە تەواوەتی ناتەبا و دژ بە یەک نیشانی بدەن. بۆ نمونە خۆیان لەشفرۆشی ئیسلامی لە ژێرناوی سیغەیان کردووەتە بازرگانیکی گەورە تا ئەو جێگایە کە ئێستا یەکێک لە هەناردەی حکوومەتی ئیسلامی بۆ وڵاتانی ناوچەکە و تەنانەت دوورە دەستیش هەر لەم بوارەدایە. دژە ژنی و ئاپاردایەتی جنسیەتی لە دژی ژنان نێو دەرێن عیفاف، لاتولوتی گەشتی ئێرشاد و ئاتەش بە ئەختیار سیخۆڕ و ئەشکەنجەگەران بە سەربازانی ئیمامی زەمان و یان جاننسارانی زەینەب ناودەنێن. ئاخوندە نەخوێنەوار و دژە فەرهەنگ و زانستەکان ناودەرێن عالم و زانا و لەقەبی گاڵتە جاڕانێ وەک بەحر عولوم، عەلامەی دەهر و هیتر بە شێوەیەکی بەرین لەبارەیانەوە بەکار دەبەن. تەنانەت کارگەیشتووەتە جێگایەکە بە قوتابخانە سەدە نێوەڕاستیەکانی بارهێنانی تەڵەبەکان و کارخانەی بەرهەمهێنانی ئاخوند دەڵێن حەوزەی عەلمیە. 6 مانگاخێزی شۆڕژگەرانەی ژینا بە دروشمی ژن ژیان ئازادی زەوی لە ژێرپێی ئاخوندەکاندا داخ کردووە. ژنان لە شارە گەورەکان حجابی ئیجباریان فڕێداوە. لە شای و خۆشی نەورۆزیدا بە ئاشکرایی لەسەر شەقامەکان دەردەکەون. ڕژیم کە ناتوانێت بارودۆخەکە بگەڕێتەوە بۆ 6 مانگ لەوە پێش هەڕەشەی جەریمەی قورسی لە ملیۆنان کەس لە ژنانی ژێرستەم و بنەماڵەکانیان کردووە و بەکردەوە بە زەوتکردنی مافە سەرەتاییەکانیان وەک بەرگرتن لە شۆفێریکردنیان، سەفەرکردن، وەرگرتنەوەی پاسپۆرت، دەرکردن لە سەرکار و تەنانەت بەرگرتن لە کەڵک وەرگرتن لە خزمەتگوزاری دەرمانی و پزیشکی بەرەوڕوو کردوونەتەوە. ئاخوندە کۆنەپەرست و ڕاگەیەنرە حکوومەتیەکان بەسەر ژنان و لاوانی ناڕادیدا دەگوڕێنن و لاتولوتە ئیسلامیەکان بۆ یارمەتیدان بانگەواز دەکەن. بە هەزاران زیندانی سیاسی ناچار بەجانی وەسیقەی قورسی ماڵی کراون و ئێستا سەرانی حکوومەتی وەرشکەستە ئیسلامی بیر لەوە دەکەنەوە کە دەست بکەن بە تاڵانکردنی گیرفانی خەڵک لە ژێر ناوی درۆینەی عیفافدا. ڕژیمێکە لەوپەڕی بێکاری ملیۆنی و گرانی کە مەرشکێندا
خەریکی پارەکێشانەوە لە زیندانیانی سیاسی و ژنانە لەگەڵ هەموو ئەرزش و بایەخە ئینسانیەکانی بەشەریەتی ئەمڕۆدا بێگانەیە. ژنان کۆڵەکەی سەرەکی خەبات و خۆڕاگری لە بەرامبەر وەحشیگەری مەسەبیدان و ئەم پیلانە داماوانەی حکوومەتیش تێک دەشکێنن. ژنان، لاوان، خەڵکی کوردستان، جەماوەری کرێکاران و زەحمەتکێشان لە سەرتاسەری ئێران سەرجەم ئەم ڕژیمە کۆنەپەرستە توور هەڵ ئەدەنە نێو زبڵدانی مێژووە.